بەڵێ سڵاوتان لەبێت من لە شاری لەندەن لێکێک لە کۆمپانیا یاساییەکانم کە لە بواری یاسایی و لە بواری کۆچبەریدا کار دەکەن کۆمپانیا پاراماوند کە خانمێکی کورد خاتونێکی کورد بەڕێوەبەری ئەم کۆمپانیا و خاوەنی ئەم کۆمپانیا ڕۆژانە پەنابەران و کۆچبەران بۆ کێشە یاسایەکانیان بۆ ئەو گرفتانەی یاخود ئەو پێویستیانە کە لە ڕووی یاساییەوە لە وڵاتە پێویستیانە ڕوو لەم کۆمپانیا دەکەن بەڕێز خاتوو بەسما عومەر خاوەنی کۆمپانیاکە و سەرپەرشتیم کۆمپانیا لەگەڵمە خاتوو بەسمە سلااوت لێبێت سوپاس ماندوود دەکەین کە لەگەڵماندایت گەرێک تۆز بیتە پێشتر سەرەتا دەمەوێت باسیەوە بکەین بەر لەوەی بینە سەر بابەتی کۆچبەری و پەنابەریەوەمانە خۆشحاڵم کە خاتوونێک کورد لە لەندەن خاوەنی ئەم کۆمپانیایە چی وای لە تۆ کرد کە کۆمپانیای یاسایی و کۆچبەری لە وڵاتەدا بمەزرێنی سەرەتامێ بەخێراتنتان کەم زۆر سپاس گەورەتان کردین وەکو کورسات کاتون بۆ ئێرە ئەم ئینتەروێمان لەگەڵا بکەن چی وای لەگەڵ کردم چکە خۆم کەسێک بووم کە کۆچبەر بووم بە مناڵیەوە کە ئێمە بەهۆی کێشە و گرفتی سیاسیەوە هاتوینەتە دەرەوە ئەوە ڕاستی وای لێ کردم کە لە دوای ئەوەی کە خۆم دگریم هەیە لە ساینسا لە بایۆمێدیکل ساینسا لە خەسخانە داوامە کرد لە کاتی کۆڤیدا ئیشەکەی خۆم بگۆڕم و ماستەر تاوەکەم لە قانونە و ئەم کۆمپانیا دامەزرێنم تا چەند قورسە یعنی من بەڕاستی یەکەم جارە ببینم کە خاتونێک کورد لە وڵاتەدا کۆمپانیا یاسایی هەبێت یعنی زیاتر ئیشەکانی ترەوەی کە کورد یاخود پەنابەران دەیکەن لە وڵاتەدا و لە وڵاتانی ئەوروپیشدا دیارن کە چەندی شتێکی جیاوازە بەڵام ئیشەکەی تۆ جیاوازەوە لێرە ژمارەیەکی زۆر پارێزەری ئینگلیز و نەتەوەکانی تر کارت لەگەڵدا دەکەن ئەمە بۆ تۆ قورس نییە بۆ من قورس نییە لەبەرەوەی کە خۆم پێنجمان نەزانم لەگەڵ ئەو کەسانێک کە بڵین قەومی تریش ناتوانم قسە بکەم گفتوگویان لەگەڵکەم و کوردەکانیش کێنە پێشەوە من ئەو کەسە سەرەکیم کە قسان لەگەڵاکەم و کاتوانم هەم تەرجومیان بۆ بکەم هەم ئیشی قانونیشیان بۆ بکەم و بە خۆشحاڵیەوە سەرکەوتوو بووین لەم ئیشە هەتا ئێستا گرفتەکان ئەوەن زیاتر تێنەگەیشتنە لە بینی پارێزەر و ئەو پەنابەر یان ئەو کەسانێکێنە لامان کێشەکان ئەوەیە کە ناتوانە خۆیان ئەکسپرسکەن کە قەزیەکانیان بۆ ڕێکەخەین و بۆیان چاکەکەین و تەقدیمی محکەمەیەکەین یا لەگەڵیان نابین لە ئینتەرویۆ یان لە کاروباری یاسایەکانیانە لێرە چەند پارێزەر لای ئەوەیش دەکات حەوت دپارتمنتمان هەیە ئێمە ینی هەر حوتەی پارێزەرێکی هەیە لەسەری وەکو فامیلی لۆ بێت کۆنڤێنسینگ ئیمیگریشن ئەسایلم هاوزینگ وێلفێر هەموو ئەو ئیشانە ئەەکەین ئێمە لێرە بینە سەر بابەتی کۆچبەران و پەنابەران لەم وڵاتەدا کۆچبەران کاتێک دەگەن ئێرە پێویستیان بە ڕاوێژکاری یاسایی یاخود پارێزەر دەبێت ئایا کۆچبەرانی کورد تا چەند ڕویان لە کۆمپانیاکەیەوە کردەوە ئێوە تا چەند هاوکار بوون بە تایبەتی وە خۆت ئاماژت پێدا زۆرێک لەوانی کە تازە دێن بۆ وڵاتە زمان نازانن ئێوە تا چەند هاوکاریانن لەمڕۆوە ئێمە بە خۆشحاڵی و توانیمانە لە ڕابردوو شاو لە ئێستشدا هاوکاریان بین بە زۆربەی زۆریان کەیەن پێویستیان بەوەی هەیە کە زمان نازان و لەگەڵ کەسێکا بن کە ڕێگە پیشاندەریان بێت و توانیمانە بە خۆشحاڵی و ئیشە بکەین دیارترین ئەو کێشانەی کە کۆچبەران و پەنابەران لە وڵاتە هەیەە بە تایبەتی باسی کورد بکەین چینەم کێشە و گرفتانە خۆی پەنابەر کێتە ئێرە پێوترێ vulnerable ینی کەسێکە کە پێویستی بە زۆر یارمەتی هەیە نەبووی هەیە ئیشکانە بۆی هەیە خان و بەکرێ بگرێ حکوومەت بڕیارەکە لە کوێ ئەمێنێتەوە و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی ترێت شتێکی زۆر زۆر ناخۆشە بۆ کەسە لە لایەکیشەوە کولتورێکی تازەیەت ینی دەوروبەرەکەی گۆڕاوت ئیمیگرنس لێرە بەڕاستی پیانەوترە vulnerable ینی کەسانی خان پێداستی تایبەت بەس ئەوەیە بە پێیەوەی کە تووشی ڕەگەز پەرستی شەبن چکە ئێستا کەسان ئەو تۆمی ڕۆبنسن ئەم پۆلیتیکل پارتی دروست کردووە لە دژی پەنابەر لە دژی ئەسایلم کە نایە کەوچبەران بێنە ئەم وڵاتە بەڕاستی پەنابەرێکی زۆر تووشی حاڵەتی ڕەگەز پەرستی بوون کێشە خێزانیەکان جارجار لە سۆشال میدیا لە خەڵک جۆمان لێ دەبێت کێشە خێزانیەکان هەڵبەتە ئێمە باسی کورد دەکەین پەنابەرانی کورد کە لە وڵاتە دەژین تا چەند کێشە خێزانیەکان ڕوولەیەوە دەکەن و پێتان وایە کە کێشەی خێزان لە وڵاتەدا بوونی هەیە بەدڵنیایە زۆر زۆر بەداخەوە کێشەی خێزانی زۆر زۆرێتە لامان لەبەرەی بەڕاستی کولتورەکان فەرقی هەیە کەسانێکی زۆر هەن لە کوردستانەوە خێزانەکانیان هێنە ئێرە ئەو خێزانەشکێتە ئێرە بە ئومێدێکی زۆرەوەکێتە ئێرە ئەیبینە ئەو ژیانە نییە کە چاوەڕێ کردووە یا کە پیان وتووە
یا هاوسەرەکەی ئەو ئیشە ناکا کە پێی وتووە ڕازگۆ نەبووە لەگەڵی زۆربەی کێشەکان لەسەر ئەوەن بەڕاستی. بینەوە سەر باسی تۆمی ڕۆبنسن کە خۆت باس کرد لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو خۆپشاندانیان ئەنجامدا لە لەندەن خۆپشاندانێکی فراوان بوو دەمەوێت باسیەوە بکەم تۆوەکو کەسێکی شارەزا لە بواری یاساوە ڕۆژانە مامەڵەکردن و ڕوبەڕووی کۆچبەران و پەنابەران دەبێتەوە بۆچی لێرە ئینگلیزەکان دانیشتووی ئەم وڵاتە هاوڵاتیانی ئەم وڵاتە دژی کۆچبەرانن لێرە بۆچی خۆپشاندان دژی کۆچبەران دەکەن بەڕاستی لە بەریتانیا شتێک هەیە کە پێوترێ ئینتگریشن کە نەماوە ئینتگریشن چیە کە مەسەلەن پەنابەر بێتە ئێرەکسەر خۆی تێکەڵکا لەگەڵ کولتورە بتوانێت فێری زمان بێت و ئەکسسی هەبێ بۆ خوێندن بێ بۆ ئیشکردن بێ بۆ ئەوشتانە بێ وەکو مافی ئینسانیت نیەتی و ئەو پەنابەرانە بەڕاستی پەنابەن بۆ شتی تر کە بۆی کە بژین یا بۆی کە مەسەلەن بتوانن پارەیە کۆکەنەوە بۆ خێزانەکانیان یان بنێرنەوە ئیشی ڕەشەکەن ئیتر ئەم شتە ئەو ئەو ئیشکردنی ڕەش کێشەی دروست کردو بۆ کەسانێک کە تاکس ئێن ئەو کەسانێک کە تاکسیان پێیان خۆش نییە کەسانێکی تر بێن لێرە سیستەمەکە بەکار بێنن و لە وڵاتە بژین لە ئوتێلی خۆشا بن یا خواردنی خۆشیان بدرێتێ و هەموو شتێکیان پرفێکت بێت و لامان کاتا ئیشی ڕەشکەن و بینێنەوە بۆ خێزانەکانیان من خۆم کەسێ بملانەی کە چوومە خۆپیشاندانەکە نەترسام کە من سەرم ڕەشەیە کە من لاانێ قبول نەکرێم لێرا خۆم چوم حەزم کرد قسان لەگەڵ کەم گفتوگویان لەگەڵ لەگەڵ ئەم کەسە ڕەگەز پەرستانە بزانم کێشەکانیان چییە و خۆم توانیم لەگەڵ چەند کەسێک کاکو ئینتەرویو بکەم ڕاستی کێشەکان ئەوەی ئەڵەن یەنە ئێرە ئەگەر ژیانتانەوە لە مەترسیا لە وڵاتی خۆتانە بۆ پیاوەکانیانە ئێرە و خێزانەکانیان بەجێڵن ئەگەر کێشەکانتان ئەوەنە بەقوتە و ئەوەنە ناخۆشە و وڵاتی خۆتان بەجێن بۆێنە ئێرە ئیشێکی ڕسمی ناکەن بۆ خۆتان تێکەڵی کولتوری ئێمە ناکەن بۆ فێری زمان نابن بۆ ئینتگریت ناکەن لەگەڵ ئێمە ئەڵێمە ڕێزەوە کەسانە ئاگرینکێندا ئەم وڵاتە تاکس ئێن کە خۆیان لەگەڵ کولتوری ئێمە تێکەڵەکەن کە فێری زمانە بن کە وەکو ئێمە ئەژین بەس ئێمە ڕێز لە کەسێ ناگرین بێتە ئێرە کولتورەکەی خۆی بێنێ و شتی خراپکە لە وڵاتە وەکو کرایم بێت وەکو ینی شتێک بێت کە دژی قانون بێت لە وڵاتەیە لە وڵاتەدا خۆمان دەزانین کە ئاسانترین شت خوێندنە ئاسانکاری زۆر کراوە بۆ خوێندن بۆچی یعنی من زۆر ئەمە دەبینم کۆلێژەکان کەمترین کۆچبەر و پەنابەری کوردی لێ بۆچی کوردەکان کە دێن بۆ ئێرە ناچن تێکەڵی خوێندن بۆی کە تێکەڵی کللتور و ژیانکردنی ئەم وڵاتە بن لەبەرەی کوردەکانی خۆمان بەڕاستی فشارێکی زۆر زۆریان لەسەرەکە لە وڵاتی خۆیانێن قەرزێکی زۆرەکەن پارێکی زۆریان لەسرە یان خێزانەکانیان چاوەڕێکی زۆریان لێکەن لە ڕێی مادیەوە کە سپۆرتیان بکەن بەڕاستی کاتیەوەیان نێدانیشن کۆلیجکەن ئەوی کە من گوێم لێ بۆ کە قسەم لەگەڵ کردوون حەزەکەن پەرەبن بۆی کە پارەیە پیاکەن و بینێرنەوە بۆ کوردستان ئەوە ئیشی ئەوانە بەڕاستی بەداخەوە بەداخەوە دەمەوەمە بکەمە دوا پرسیار کۆمپانیاکەیەوە کە کاری یاسایی و کۆچبەری دەکات لە دەمی خۆتەوە گوێم لەبێت ئەو ئیشانە چینکەوە بۆ خەڵک دەیکەن بە تایبەتی بۆ کۆچبەران و پەنابەران بۆ کۆچبەران و پەنابەران من ڕاستی بۆ خۆم شخصی خۆم ئیشی ئەسایلم ئێمە دەست ئەو محامێکە ئیشەکەم لەگەڵاکە بەس بۆ کەسانی یاسایی کە لێرە ئیقامان وەرگرتووە کە پێویستیان بە خانوبەرەیە بە مڵکڕینە بە ئیشی یاسایی ترە ئەو ئیشانە ئەکەین خاتۆ بەسمە سپاس مادەم کردی دەست خۆش بێ زۆر سپاس مەمنون سپاس بۆتەوە بەڵەوەی کە گوێبیستی بوون کۆمەڵک زانیاری بوو لە خاتونێکی کورد کە جێگای خۆشحاڵیە لە شاری لەندەن پایتەختی بەریتانیا خاوەنی کۆمپانیای خۆیەتی کۆمپانیای یاسایی و پەنابەری کە ڕۆژانە مامەڵەکردنیان لەگەڵ پەنابەران لەگە کۆچبەران و لە ئەو کێشە یاسایانی کە هەم خەڵکی دەرەوەی پەنابەرێژواتە هاوڵاتیانی بەریتانیش دەتوانن لە ئەم جۆرە کۆمپانیانە کارە یاسایەکانیان ئەنجام دەن بۆیە مای خۆشحاڵێ بەڕاستی کە خاتونێکی کورد جیاواز لە هەر پیشەیەکی تر هەم توانیوێتی ماستەر لە یاسا بەدەستبێنێ هەم کۆمپانیاک بکاتەوە بۆ کاری یاسایی و کاری کۆچبەری و پەنابەری من دەگەڕێمەوە بۆ لایەوە